بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ڕۆژێکی نوێیە بەڵام ئەو بابەتانەی باسیەکەین ڕەنگە نوێ نەبێ، ئەو بابەتانەی لەبارەیەوە دوین ڕەنگە نوێ نەبێ و هەمیشە وتراوە و دەوترێتەوە ئەو وترێتەوانێ. ئەویش بە تایبەت قسەکردنی ئەمڕۆ لەسەر نەبردنەوەکەی ئەرسیناڵە لە مانچستەر یونایتد و هەروەها بابەتێکی تریشمانێ لەسەر ڕکابەری خولی ئیتاڵی کە قسە بکەین و بە تایبەتی لەوەی کە ئەوەی کە تاوەکو ئێستا دەردەکەوێت بە ڕێژەیەکی زۆر ئەمساڵ ڕکابەری خولی ئیتاڵی لە نێو تیپەکانی شاری میلانۆ دەرناچێت لە نێوان ئینتەر و میلان و بە تایبەتیش ئینتەر کە ئێستا پێشەنگی گرتووە بە جیازی 5 خەڵ. بەڵام سەرەتا من لە ئەرسیناڵەوە دەست پێ دەکەم و قسە لەسەر ئارتیتا و قسە لەسەر پێگاتە و سکواتی ئەرسیناڵەکەم. یعنی هەر بەجددی هەروەکو تەوەرەکە ئەرسیناڵ بەتەمای چییە؟ تۆ لە چیت کەمە؟ لە دوو یاری ڕابردوو سیتی نەی بردوێتەوە تۆ بە هەمان شێوە هاتوویتە نێو ململانێکە. ئەمڕۆ سیتی بردوێتی و جیاوازەکەی لەگەڵ کەم کردوویتەتەوانێ تۆ دانیشتووی ئەدۆڕێت. و بیریشمان نەچێ ئەمڕۆ یادی لە دایکبوونی جۆزێ مۆرینۆیە، یادی 63 ساڵی مۆرینۆ، ئەو ڕایەنەرەی کە دەستکەوتێکی هەیە کە ڕەنگە تایبەت بێت تایبەت، ینی هەم لە ڕوویەوەی کە ئەو ئینجازانەی کە بۆ پۆرتۆ بۆ ئینتەریەنە و هەم لە ڕووی خۆشی کە براوەی هەر سێ پاڵاوانێتێکە بۆ چ چامپیۆنزێک چێ ئەوروپالیگ چێ کۆنفرانس لیگ. ئارتیتا ئەم شەو پێگاتێکی تەواوی لە بەردەما بوو، ئەنی هیچ نوقسانیەک لە پێگاتەکان نەیانە بوو. سەیری کەن ئێمە هەمیشە وتومانە تیپێک کە هەوڵی کۆنتترۆلکردنی یاری بات، تیپێک کە بیوێت پلانی یاری دابڕێژێت، تیپێک کە بیوێت حەسری تیپی بەرامبەرکات، تیپێک کە بیوێت پۆزیشناڵ پلەی یاریکە، پێویستی بە کۆمەڵی یاریزانی ژمارە 6 حڕوگەیە کە ستایلی ژمارەشتیشی بۆ تەطبیقکەن. بەنمونە لە ئیسپانیا ئەمە پێویستمان بەم جۆرە خاوەن ستایلی یاریکردنە هەیە. لە گواردیۆلای کۆنا پێویستمان بەم ستایلی خاوەن یاریکردنە هەیە، لە لای ئینگلیشی پێویستمان بەم ستایلی خاوەن یاریکردنە هەیە. بەس ئایا ئارسیناڵ ئەمەم شێوازە یاریەکە؟ ئایا ئارسیناڵ هەر لە هەمەر سەر هەمان ستایلی ئیسپانیا لەسەر هەمان ستایلی بەرشەلۆنە و لە هەمە سەر هەمان ستایلی ئینگلیشیە؟ نەخێوانیە، نەخێر. ئارسیناڵ 160 گۆڵەکانی تۆپی وەستاوە، تۆپی جیژیرە، یعنی هەموو یاریە گۆڵێکی بە تۆپی وەستاوە. ئێمە پێچوانێ ئەم ستایلی یاریکردنێ. تۆ کاتێک دیت یعنی ئێمە دای موشکیلەمان لەگەڵ ئەم جۆرە بیرکردنەوانەیە هەیە. بەنمونە وەرەی بریشتی ئیزی وەرگرە، ئەو ماوەی ئۆدیگاردی ساڵ بوو. ئیزی یاری کرد لە ئارسیناڵ، ئاسێکی باشی پێشکەش کرد. چی ڕوویدا؟ ئیزی هاتریکی لە تۆتنهام کرد، باشە؟ دوای هاتریکەکەت 4 یاری ئیزی قاچی نەیاوە لە تۆ. یاریزان لە ئەجوای یاری دابڕانەوە پاداشتیەوەی بوو. تۆ زۆر گرنگە کە ڕایەنەرێک یاریزانی زۆری هەیە بتوانێت هەموو یاریزانەکانی لە ئەجوای یاریە بێڵێتەوانێ. بەڵام ئارتیتا تاوکو ئێستامی تەطبیق نەکردەوە. خۆ ئەمەی کە من باسیەکەم بۆوەیە کەیتر ئەبێ ئەمە چاکرێ. ئێستاشی لەسەر بێ من ئەماڵێمەوە. ئەم ئانی ئەو قسەی هێنریتان بۆکەم، ئەم عقدەی لە مێشتی یاریزانەکانی ئەرسناڵا دروست بووە کە بردنەوەی نازناوی پریمەر لیگ ئاستەنگێکی گەورەیە لە بەردەمیان. ئەمە لە مێشتیانە دروست بووە. یعنی ئەگەر هەفتەی 30 تیژ بێ یەکەمیش بینەمان باوەڕیان بۆ نییە کە یەکەم بن. قەناعەتی من وایە ئێستا ئەرسیناڵ پێویستی بەلایانی هونەری نییە، پێویستی بەلایانی جەستەی نییە، پێویستی بە پسپۆڕێکی دەرونیە لەگەڵ هەمان ئەم تیپە و ئەم یاریزانە کار بکات. ئەم عقدەیە لە مێشتیان لایەن، ئەم قسەکردنە لە مێشتیان لابن. ئێوە تیپێکی بێزن، ئێوە باشترین پێگاتن، ئێوە باشترین یاریزانەکانن، ئێوە ئەو کەسن کە بە چ شێوازێ للمەعلوماتیشتان. ئەرسیناڵ ئەو تیپەیە کە چۆن بی و بە چ شێوازێ بێ و گۆڵەکە هەر لە یاریە. بەڵام ئەوە یعنی هەموو جارێ وارد نییە ئەرسیناڵ تیپێ و نییە 3 گۆڵی لێ بکرێ. ئەمە حاڵەتێکە لە یاریەکە تێپەڕێ و یعنی ئەڕوا
لەوە چێ لە کەمتەرخەمی کەم سیرکردنی مانچستەر یونایتد دەوە بوو بێ. ئێستا بە دیوی ئەوەی کە مانچستەر باسێکی لە کاریک و مانچستەرکەین، طبعاً یاریکردنی مانچستەر یونایتد و یاریکردنی کۆمەڵی تیپی دیکە کە هەن، من پێم وتومە ستایلی یاریکردن، شێوازی یاریکردن هەر و شێوازە نییە تۆ سەدا هەفتای کۆنتترۆلی تۆپە پێ بێنجە بتوانانی ێرەشبەری، تۆ بتانی بە هەموو دۆخەکان کۆنتترۆلی یاریەکە گەنجە بتانی هەلی گۆڵتمە نەخێر. ئەمیش جۆرەکە لە ستایل یاریکردن. بەرگریکردنیش ستایلێکی یاریکردنە، پۆزیشنال پلەیش ستایلێکی یاریکردنە، جێگەم پرێسینگیش ستایلێکی یاریکردنە، کلاسیک و یا بۆ نمونەڵی کاتۆناچەویش ستایلێکی یاریکردنە. لە هەمان کاتدا ستایلێکی دیکی گۆڵکردنمانەیە کە تیپ پشت بە هێرشی ڕاستەوخۆ بەستێ. یعنی پێویست ناکەم تۆپە ئەوە ئاڵ و گۆڕێکی گەورەی نێوان یاریزانەکان خێرا بۆشاییە کە تۆ بەرگیراوە لە تیپی ڕکابە ڕاستەوخۆ دوو یاریزان بۆشاییە وەرەگرن، ڕاستەوخۆ تۆپەکەی ڕاستەکرێەوە یاتەوە بوو تۆ بە ڕاستەی گۆڵەکە بۆ گۆڵ تۆمارکردن. هێرشی ڕاستەوخۆ یاخود بە دیوێکی ترەگەر تۆپەکە بە جوڵاو بڕا پێوترێ هێرشی هەڵگەڕاوە. ئەمەش ستایلی یاریکردنە. یاریزانانی مانچستەر یونایتد یعنی دیقەت بدەن، کاریک باسی جێمی دومی یارەکەی مانچستەر سیتی ناکەم، لە جێمی یەکەم لەگەڵەوەی کە خۆی ئەیویست کۆنتترۆلی یارێکە بکە، لە هەمان کاتدا ڕێگری لەو هەلا ناکرد کە مانچستەر سیتی دەویست دروستیکە. ئێستش بە هەمان شێوە مەجای یاریکردنی یا بە ئارسیناڵ لە یارێکی ئارسناڵە، بەڵام لە هەمان کاتدا خۆی هەموو کات بۆ هێرشە ڕاستەوخۆکانی ئامادە بوو. ڕاستە گۆڵی یەکەم لە هەڵی زوبمێندیەوە بەرهەمات، بەڵام مانچستەر یونایتد تیپێکە بە هێرشی ڕاستەوخۆ یاریەکە، واتە چاوەڕێتە هێرشی سەر بکەی تۆپەکەت لێ وەرگرێ، کە تۆپەکەی لێوەرگرتی ڕاستەوخۆ و هێرشەکەی خۆی بنیاد دەنێ پێویستی بە 3 لەم 3 پێویستی بە 4 لەم 3. ئەلەم یاریە تۆ پێویستی بە زوبمێندی نییە، تۆ پێویستی بە زوبمێندی نییە، پێویستت بە یاریزانێکی یعنی ئەوەیە توندە کە بتوانێت یەکسەر مامەڵە لەگەڵ تا چێم یاریزانەیە بکات، چونکە بۆ هێرشەکەی مانچستەر یونایتد 4 یاریزانی ئەرسناڵ لەوەیە، 2 یاریزانی مانچستەری لێ، 3 یاریزانی مانچستەری لێ، بەڵام سێرەکە هێرشەکە گۆڵی پێتۆمارەکەن. بۆ بۆشایی دروست بووە لە نێو بەرگریکاران و ناوەندی ئەرسیناڵە، بۆ چونکە تۆ هاتووی بە ئۆدیگارد و بە دیکلان ڕایس و بە دیکلان ڕایس و بە زوبمێندی هاتوویە تەوێ هێرشکەیتە سەر ئەرسیناڵ، ئەتەوێ هێرشکەیتە سەر مانچستەر یونایتد بۆ تۆمارکردنی گۆڵ. چی کردووە؟ کەلێنێکت لەو شوێنەدا دروست کردووە، مانچستەریش تایبەتمەندی هەیە لەوەی ئەم کەلێنە بۆ خۆی بقۆزێتەوانێ. تۆ بە 3 یاریزانی ناوەند هەرسێکیان دەست کردووە بە هێرشبردن، کەمتەرخەمی دروست کردووە. ئەم کەلێنە چیەکە؟ ئەم کەلێنە مانچستەر یونایتد بۆ هێرشی ڕاستەوخۆی ئیسفادەی لێیەکە، کارکردن لەسەر عەقڵیەتی تیپی بەرامبەر. ئەم شەو کاریک کاری لەسەرەوە عەقڵیەتە کرد کە ئارتیتا بڕوای پێوایە سەرکەوتن لە میاریێنێ، ئیشی لەسەر ئەو بۆشاییە کرد کە لە نێوان یاریزانەکانی ئەرسیناڵا دروستە بێ. ئاین بڕۆن سێری گۆڵەکەکەن ڕاستەوخۆیشی لەسەرەوە بۆشاییە کرد، و کاتێک گۆڕانکارەکانیش کرد ڕاست ئەرسیناڵ هاتانێ، بەڵام جڵەوی ئەم تیپار لە سەرەتاوە لە دەست چوو بوو. ئاین تۆ سێری گۆڵی دۆرگۆکە، تۆ سێری گۆڵی ممپیۆکە، تۆ سێری گۆڵی کونهاکە، کەمتەرخەمی لەو نێوەندەیە دروستە بێ، لەو ژمارە شەشەی ئەرسیناڵا دروست بێ. بۆ تۆر خەمی لایەنی هێرشبەرەکەتە، حسابت بۆ نەکردو مانچستەر یونایتد بەچی گورزە لێوەشێنێ. یاریکی زۆر باشی کرد مانچستەر یونایتد بەرامبەر بە مانچستەر سیتیش، بەڵام لە هەمان کاتدا هەر بە هەمان ستایل گۆڵی تۆمارە کرد، بە هەمان ستایل. یعنی دیقەتی گۆڵی یەکەم بن کە مینبیۆ کردی، ڕاستە هەلی زۆری هەبوو بۆ مانچستەر یونایتد، تۆپی زۆری جێڕایەوە دۆناڕۆما، بەڵام مەبەستەکە لێرە چییە؟ مەبەستەکە لەوەیە چەکی مانچستەر یونایتد ئەم چەکەیە کە تۆ فەراغی لەویا بیتێ، کە تۆ بۆشاییەتدایە و دەتوانێت گورزی خۆتت لێ بۆشێنی. عیبێت و ئەمە بەرامبەر بە مانچستەر سیتی کردوێتی ئارتێتا تۆ خوێندنەوە بۆی نەبێ. تازەکە گۆڕانکارەکانی ژەکەی تیم ناتوانێت جڵەوی یاریوا بە خێرایی بگرێتەوە دەست. بۆیە بەرپرسی یەکەمی ئەم شکستەی ئەرسیناڵ ئارتێتایە، خودی ئارتێتا. لە چی؟ لە پلانی یاریکردنەکەی، لە پێکهاتی یاریکردنەکەی. ئەمانە
هەمووی کەلێنێ بوو لە تیپەکە دروستی کرد. ئاین تۆ بە سەیری کە یاری دوای یاری تۆ هەر یاری و بە پێگاتەیەک بۆ یاریێکی یاریزان لا جوای یاریە بیتە دەرەوە تۆ قەیچێک ئەم شەو یعنی حساباتێکی وت کردا کەمان سەنەتی دەمی هێرشە ڕاستەوخۆیی مەترسیدارە گۆڵت لێ تۆمارەکە پیسی بە سێ لەم سێ تاوی بگاتە سەر گۆڵەکەت هەموو یاریزان نەتوانای لێدانیە لە دەرەوەی ناوچەی سزا گۆڕانکارەکانیشی کە کردی وەکو پێویست نەبوو یعنی هەر ئەوەی یاریزانی ئاستێکی بەرزی پێشکەش کرد یەکسەر دوێنێ زۆرێک لە هاوڕێیان باسیێوانە کرد با جیسۆزە ساز بێ هەر ئەوەی دوو گۆڵی لە ئینتەر کردووە کاکە تۆ ئەبێ یاریزانێک یاری پێ بکەی یعنی بە جۆرێ بێ پەستانێ لە هێڵی بەرگریەکەی مانسەرێتت کە ئەو نە بە ئاسانی نێت سەرکەوێت مانسەر نێتە سەر هێڵی نزیکی هێڵی ناوەڕاستی یاریگاوە یاری بکە یعنی من پێم وتن دوێن بەشێک لە هاوڕێیان یانووی یوکیرێش ئەو ناوە نییە یاخود بۆ نمونە ئەو یاریزان نییە کاکە یوکیرێش هاتوو کو ئارسینال کو هەل دروستەکە کاکە ئارسینال هەموو هەل دروستکردنی کۆرناڵە نایکە هەل دروست ناکە یعنی مادیوچێنێ ڕاکە تۆپەکەی کاتە دەرەوە ساکایە ئۆڤەرەکە ترۆساردەوە یەکسەر کوتەیە بۆ گۆڵەوە یەکسەر شوت پێوە نیە بۆ گۆڵ یعنی کابرا یاری بۆ هێرشبەر ناکەن لەبەرەوە جیسۆز یاریکە یا یوکیرێژ یاریکە یا ڤێرز یاریکە لە مەسەلە ناگۆڕێ تۆ خاوەنی ئەو تۆپەی کە دوای هەمووان بۆ دیە هێرشبەری ئارسیناڵ هێرشبەرێکە کە هەمیشە قوربانیە وەی هێرشبەری سەرڕمی ئارسیناڵ یاریەکە قوربانیە بۆ لەبەرەوەی هەمیشە ئەو کەسەیە کە بەرماوەی یاریزانەکانی تری بۆیە ئەبێت تۆپێکی بۆ بێن لە مادویکی و لە ساکا و لە ترۆسارد و لامیان دەرچوو بێنجە تۆپەکە بۆ میێتەوانێت هەلێکی ڕاستەقینەمان نییە بیرێ بەم هێرشبەرە یاریزانەکانی ئارسیناڵ یاری بۆ هێرشبەری سەرڕم ناکەن لە کاتێکدا من پێم وایە خەسڵەتی یەزی ئارتیتا لەوەیە کە ئەم تیپە بخاتە خزمەتی هێڵی هێرشبردن کە تۆ تیپت خستە خزمەتی هێڵی هێرشبردن ئۆتۆماتیکی فەراغ بۆوانی ترێکرێتەوە ڕاستترین کارەوەی کە تۆ یاریکردنەکەت بخەیتە خزمەتی هێڵی هێرشبردن خۆ تۆ چییە تۆ لە یاریەکە 4 تۆپی بەرێ دوو تۆپەکەی تر خۆی بۆ ئۆتۆماتیکی فەراغ بۆ یاریزانەکانی دروستە بێ بۆ شایەکی زۆر گەورەیان بۆ دروستە بێ بەڵام بە بڕوای من ئەمە گەورەترین کێشەی ئارسیناڵە و دووەمینیش خاڵی وەکو پێم وتن ئارتیتا هەڵەی کرد بەوەی کە بە هەموو هەوڵی هەر بۆ هەوڵیەدا کە گۆڵ بکە ناوەندی هیمال کرد و ئەوەی لە یاد کرد کە مانچستەر بێرشی ڕاستەوخۆیاریەکە ئایا کارەکە لە کار ترازاوە بۆ ئارتیتا یان نەترازاو نەخێر ئێستاش تۆپەکە لە ساحەی خۆیەتی هەڵا بۆ فێربوونە ئێستاش جیاوازیی خاڵی باشیە 4 خاڵ جیاوازیەتی وەکو تیپەکانی تریش هەردوو لە یاری قورسیان ماوە یعنی وەکو تیپەکانی تیژ ئێستا بە نمونە ئارسیناڵ تۆ هاتووی لیڤەرپوڵی شت کردو و مانچستەر یونایتێدی شت کردووە باشە دوو تیپت کردووە یعنی تۆ سەیری وەرە ئارتیتا تۆرە مشوری ئەمە نەخۆی تۆ پێشتر لەگەڵ لیڤەرپوڵە هاتووی یەکسان بووی لەگەڵ نۆتنگامە یەکسان بووی بەبێ گۆڵ یعنی بێ خوێندنەوە نەکەی بۆی بۆم تیپانی تر کە چۆن ڕوبەڕوویان بیتانێ بڕوا بکەن کێشەکە لە ئارتیتایە کێشە لە یاریزانی ئارسیناڵا نییە زوبومێندی یاریزانێکی زۆر باشە بۆ ئارسیناڵ بەس بۆم جۆرە یاریە نابێت تۆ هاتووی مانچستەر یونایتد سوورەزانی بێرشی ڕاستە خۆ یاریەکە بێرشێڵ گەڕاوە یاریەکە تۆ پێویست ناگا بە هەژ یاریزانە و بچی هێرشبەری تۆ چۆن مانچستەر یونایتد پلانی لەوە دانابوو کە تۆ لەکوێ کەلێن دروستەکەی بە هەمان جۆرە تۆ پلان بوو دانێکە مانچستەر لەکوێ کەلێنی تیا دۆزی تۆ بەر هەڵەی ئارتێتایە هەڵەی ئارتێتایە کەم بۆ شایەیەبەتی پێڕکابە بۆیە بەرپرسیارەتی ئەم شکستە لە ملی ئارتێتایە ئێستاشی لەسەر بێ ئەم عەقڵیەتی بیرکردنەوەیە زۆر موشکیلێت تۆ یاریزانیەتە جوای یاریکردنیەت ئاستێکی بەرز پێشکەشەکە یەکسەریەی ئەیکەی بە ئەساس دەرفەتی یاریزانەکەی تر لای هەرە و نام دوو گۆڵی کرد یا بۆ نمونەی هەمانە 3 گۆڵەکە یەکسەریەی لە بە ئەو پێکراوەکە واتەوانێک کاپنەگەوات و یەکسەرە چی یاری پێیەکەی ئەم سیستمی گۆڕانکاری و بەشداری پێکردنی یاریزانە ئەبێ سیستمێکی دیاریکراو بێ بڕوان پێ بکەن یاری ئارسیناڵ و مانچستەر یونایتد نەبووە بە دوویەک یعنی ئیزا هەر بەشداری ناکرد ئێبریشی ئیزی هەر بەشداری ناکرد لەم یاریە ڕەنگە میکەل مۆرینۆ هەر بەشداری نەکردە
توی بزان لە ماوەی ڕابردوو میرینۆ چەند یاری سەرکردایەتی ئەرسناڵی کرد چه خزمەتێکی بە گەنەرس کرد یعنی تۆ ئیلا ستایلی 4-3-3 هەیە و تەواو هیچ پلانێکی تر نییە هیچ پلانێکی تر ناتوانانی لەم تیپە تەطبیقیکەی تۆ یاری نۆتینگام فۆرەستیش بە 4-3-3 فەشەلێنە ئێقەی چێکەم یاری مانچەر هاتوویتێتە ناو حساباتی ئەو بگە مانچەر بیکە بە 3-4-3 بیکە بە 3-5-2 ینی گۆڕانکاریە لە پێگاتەکەت بۆی یاریزان لە جوای یاری دوور نەکەوێتەوە کاکە لە یاریی تری ئاوای لێ بکە تۆ یاری جام 4-3 یاریەکەی یاری جامی یانە پیشەگەرەکان 4-3 یاریەکەی چامپیۆنز لیگ 4-3 یاریەکەی پریمەر لیگ 4-3 یاریەکەی نابێ یانیزان تووشی مەلە لەبێت تووشی ماویزبوو نەبێ دوو یاریە بێ تۆ پلانەکەت بگۆڕی لەبەر خاتری چی لەبەر خاتی بەشداری پێکردنی تاوی یاریزانەکانت دوێنێش پێم وتم ئارسناڵ ئەم یاریە تاوی پێگاتەکەی لەبەردەمە تەواوی پێگاتەکە ئامادەی یاریکردن ئیتر تازە لە پێکان ناتۆ مە بابەتێکی ترە بۆیە لای من بەرپرسیار لە دۆخی ئەرسیناڵ تەنها و تەنها میکێل ئارتێتایە یاریزانەکانی ئەرسیناڵ هیچ کێشەیەکیشانی هەموو شتێ لە ئەرسیناڵ مەزبووتە تەنها ئەمە بۆچوونی خۆمە کە ئەیڵێمانێ لەوەی ئەرسیناڵ پێویستی بە سپۆڕێکی دەرونیە تاوەی ئەم عەقڵیەتە یاریزانە ویزبوونە لە دڵیان لایە بە پێچاوانە هەموو شتێک لە ئەرسیناڵ پێرفکتە دۆخی مانچەراتێتی ژۆکو پێموتن کاریک شێواز یاریکردنەکەی بەم جۆرەیە کاردانەوەی هێرشی ڕاستەو خۆی ئەو پلانەیە کە ئێستا بەشێک لە ڕاهێنەران دروستەکەن لە ماوەی ڕابردوو ڕەخنەیە بوو بەڵام ئێستا دروست دەکرێت کۆمەڵێ تیپ هەیە کۆمەڵە یانە هەیە زۆر گەورە هەر لە بەرکردنی درێسەکان گەورەیە یا بە یاریزان بۆیە ئەو ڕاهێنەرە بێت تەعامولێکی جیاواز کا لەگەڵم تیپەیە ئەبێ بیرکردنەوەیکی جیاوازیە بێ لەگەڵم تیپە ئەبێت تەعامولێکی جیاواز لەگەڵم مەستێرانەیە بکە ئەمە بۆ زۆربەی تیپەکان ڕاستە با پێتان بڵێم بۆ زۆربەی تیپەکان ڕاستە کاتێک تۆ دی ئەمە دەکەی سەرکەوتووە بی کاتێ دوی پشت لەمەکەی شکستێنی خۆتان نمونونەکانتان لەبەر چاوم پێویست ناگا بچمەوە سەر نمونونەکان بابەتەکە ئەلەمەوە سەر چاواگری ئەم شەویش تەبعاً هاوڕێیان عەزیزم ئێستا ئێمە لای کۆمنتەکانتان یەک بێکی کۆمنتەکانی ژەخوێنمەوە بەبان چاوم ئەم شەو یاری لوتکەی نێوان ڕۆما و میلان با یەکسامون بە گۆڵێک بە کۆتات ناپۆلی شکستی خوار بەرامبەر بە یوڤە و دیسانەوە بۆڵەبۆڵی کۆنتی دەستی پێکردەوە گلی لە پێگاتەکەی هەیە و گلی لە چڕی یاریەکان هەیە و هانزی فلیکیش بە ئەمان زۆر هەمدا هانزی فلیک تۆ ئاتووی کاکە خۆ لە تشکیلەکەی هاتووی ئیبداع کردو تشکیلەکە و غەڵەت بووە ئیتر بۆچی شەڕ بە نەبوونی یاریزان و شەڕ بە زۆری یارەکانە فرۆشی سروشتی یارەکان بەم جۆرەی پێویست بە شەڕ فرۆشتنی یارەکان ناکە هەمووتان خاوەنی سی یاریزانن بە سی یاریزانە و تۆ هەرە بێ لە ساڵێکە 6 دیاریکەی ئەبێ 6 دیاریکەی کاکە تۆ سی یاریزانە پێیە کاکە سی یاریزانە پێیە زیاتر لە تیمی لاوانەکەش لە خزمەتە هەرە بێ 6 دیاری ئەنجام دەی هەنیتر ئەم بیان و گرتنە ئەو پارەی کە ئێستا موچەی یاریزان وەرێگرە تۆ ئێستا خەڵەکەی ئەڵێ کاکە وەختی خۆی یاریزان لە ساڵێکا 40 یاریە کرد ئەی موچەکەی چەند بوو ئەی ئێستا موچەکەت چەنە ئەو کاتە پارێزبەندی چۆن بوو ئەی ئێستا پارێزبەندیەکەت چۆنە ئێستاشی لەسەر بێ من پێدانەڵێم یاماڵ و هەروە ڤینیسیۆس جۆنیۆر پێویستیان بەو پارێزبەندی و بەو مڕاعاتکردنە هەیە کە داوەرەکان لە ئیسپانیا بۆ میسی بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ کردیان چونکە بەسیترین شتی میسی ڕۆناڵدۆ فاوڵ بوو کارتێکی زەردیانەیە من ئەو شەو ڤینیسیۆسم بینی یارەکەی ڤیاڕیاڵ هەر بەشەق کوشتیان حەکە من جە زەردێکیە یاریزان ئاوا ئەمرێ کاکە یاریزان ئاوا فەوتێ یاماڵ لە زۆر یاریای بینن زۆر متعمد لێن کەسی ناکە کەچی بۆ میسی و ڕۆناڵدۆ هەر بەلایەن ڕۆشتن یەکسەرەی و فاوڵ میسی و ڕۆناڵدۆ ئاوامانەوە 15 ساڵ من حەزم بە مجاملە و بەینی هاندەرکردنەوەمانە نییە وەمەوە بزانینە میسی و ڕۆناڵدۆ کەمانەوە 15-16 ساڵ بۆ 20 ساڵ ڕکابەریان کرد لە ئیسپانیا و دانیشتن ڕکابەریان کرد حەکەم بە دڵ و بەجان لەگەڵیان نابوو مڕاعاتیەکردن بەسیترین شتی بۆ کردن بە فاوڵ بەسیترین شتیان بۆ بوو بە پەنارتی لێن بەشکە گۆڵکەن ئەجواتانە بێ ئەجوال لە خولی ئیسپانیا بۆ سپۆنسەر و داهاتی گەورەتان هێناوە بۆ ئیسپانیا ئێستەوە لەگەڵ ڤینیسیۆس و یاماڵا ناکرێت بەرشەلۆنە خۆی لەگەڵ یاماڵای کا بەس حەکەمەکان نایکەن
نە ڕیال مەدرید نە حەکەمەکان لەگەڵ ڤینیسیۆسیان ناکەن ئەگەر هیچ یاریزانێ نییە لە ڤینیسیۆس باشتر لە سێ تۆپی پێ لە ڕووی مراوەغە و لە ڕووی مەزاجی یاریکردن و لە ڕووی بەرەو پێشتون و لە هەموو ڕوویەکەوە کەس بەقی ڤینیسیۆس یعنی ئەوە نییە کە و قەرارەیە یاخۆی جێبەجێکە ڤینیسیۆس یاریزانێکی زۆر لێ هاتووە لامین یاماڵ یاریزانێکی زۆر لێ هاتووە بۆیە ئەم یاریزانانە پێویستیان بەوەی مڕعات کرێن پێویستیان بەوەیە داوەر لەگەڵ یان نابێ هاوکاریان بکە ئەو پارێزبەندی کە بۆ میسی و ڕۆناڵدۆ هەبوو لە خولی ئیسپانیا پێویستە بۆمانیش بکرێ نەک دوای 18 فاوڵ جە فاوڵێکە وەڵای من سێرم لە ڤینیسیۆس ئیسابە نابێ بەخوای گەورە سێرم لە ڤینیسیۆس یعنی سێ فاوڵی عەمدی لێگرن بەبێ حەکەم فیکەی بۆ لێبە حتا قاچی بەتەواوەتی عەزیەت دێن حەکەم فیکەی فاوڵی بۆ لێ نایە ئەیتە خۆی پێشتر چی کردو منم شتە ناخوا لای من پێشتر ڕۆناڵدۆ تەمسیلی کردووە پێشتری تەمسیلی کردو دوای حەکەم پارێزبەندی بۆ کردووە پارێزبەندی نەگەر بۆ میسیە بوو سوارە سوورەی زانی تەمسیلەکە پارێزبەندی بۆ بوو نیمار پارێزبەندی بۆ بوو ئەتە بۆچی ڕازگۆنین بۆچی ڕاز ناڵێن ئەمە ئێستا بۆ یاریزانەکانی تر ناکرێ بۆ ئەوان بکرێ توانن مێژوویکی گەورە بنووسنەوە لە ئێستێ تۆپی پێ ئەو با چاکزان بچمەوە سەر بابەتی ئیتاڵیەکە وەکو پێم وتن سەبارەت بە میلان و ڕۆما یاریەکی بە هەمان سیناریۆ بوو میلان تەنها دەیەوێ یاریەکان نەدۆڕێنێ لیل معلوماتان میلان بەس هەفتەی یەکەم بەرامبەر بە کریمۆنزی دۆڕاوە تاوەکو ئێستا پلەی دووەمی خولی ئیتالیا ئامانجی میلانیش زۆر ڕوون بوو لە یاریەکە ئاشکرا دیار بوو ئەلێگری دەیەوێ دەم تیپە بگەینێتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو هیچ مەبەستێکی تر نییە واتە گۆڕانکاری گەورە لە میلانە ساڵی داهاتووە بۆیە ئێمە من خۆشم وەکو هاندێکی میلان ئەمە بەدەر لە شاشەگە قسە بکەین من ئێستش بڕوام وایە ئەگەر ئینتەر هەنگاوێکی باش ببڕێ لە چامپیۆنز لیگ دەرفەدەیە بۆ میلان کە ڕکابەریکی ڕاستەقینە بکات لە خولی ئیتالی بەڵام پێ ناچێت ئینتەر ماوەیەکی درێژ بڕات لەبەرەوە ئینتەریش سەرنجی کۆ کردوەوە لەسەر خولی ئیتالی کەواتە ئەمساڵ ڕکابەرەکە لە ئیتالیا توندە هیچ کام لە تیپەکانی ئیتالیا ئامان جانیاوە نییە لە سەراستی ئەوروپا ڕکابەری بکەن کاکازیان باسی لە دایکبوونەکەی مۆرینۆوەکە سامە دەڵێت 4 خاڵ لە پێشە کێشەی نیارسیال مانسەر چەندین یاری دۆڕا ئاوا باسی ناکەن بەساومەی جان مانچستەر یونایتد بەس ڕاهێنەری سێونی ئەرسیناڵ گۆڕیوە بەس ڕاهێنەر گۆڕینی یعنی تۆ چووی لە یاریزانکردنە باشترین یاریزانەکانت هێناوە بە زەبری هێز و پارە هەموو پێگاتەکەت کامل کردووە پارێزگاریت لە تەواوی ئەستێرەکانت کردووە مانسەر چی پێ مانسەر تا ئێستش بە ماگوایەر و لوکشاوە بەرگریەکە تۆ توی خۆ بە ئێستا ئێستش دالۆ تاک دیفاعەتی تا ئێستش ئەو تا کۆبی ماینۆ یاریەکە کاک دۆرگۆیەکی لە لیچی وێناوە کردوێتی بێرژبەر یەدە ژێر پێ نیە مانسەری داماوە ئاما دیالۆیەکی لاوانی خۆیتی ئەی تۆ ئەرسیناڵ چیەکە ئەرسیناڵ تۆ ڕایە و هێناوە گابرێلێ هێناوە باشە هێنکەیپ و کالافیۆریت هێناوە بنوایتە هێناوە تیمبەرسێ هێناوە زوبمێندیت هێناوە دیکلان ڕایسە هێناوە ئۆدیگاردت هێناوە ئیزە و هێناوە ترۆساردت هێناوە مادویچیت هێناوە یوکیرێشت هێناوە گابرێل خیسۆست هێناوە بابە تۆ ڕەک و ڕیشەی تیپەکەت گۆڕیوە ئەمە جگەلەوەی کای هاڤێرزیشە هەیە تۆ فەرقت هەیە لەگەڵ مانسەر خۆ مقارنەکەی بە مانسەر یونایتد هەر ئەسڵەن ئەرسیناڵ ئەبێ ڕەخنەی لێبگیریەگەر لە یاریەکە 2 گۆڵی کرد ئەبێ لەسەر و 3 گۆڵ تۆمار بکە ئەو گۆڕانکاری ئەرسیناڵ کردوێتی ئەو خزمەتەی ئارتێتا کراوە لە ڕانەراتی ئەرسیناڵە هیچ ڕانەرێ و خزمەتەی نەکراوە ئەوە تا گواردیۆلا ئەم ساڵی ئەخیر یاریزانی بەو لێشاو بۆ کڕەوە لە ماوەی ڕابردوو گواردیۆلاش بەخێی ئارتێتا خزمەت نەکراوە لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە ئەی کووە لەبەرەوە فەرق زۆرە خۆتان مقارنە نەکەن بە مانچستەر یونایتد کاگاکۆڵە دڵنیا ئەرسناڵ لە چوارپلەکەی پێشەوە دەوێت بەس پلەی یەکەم زۆر قورسە کاک محەممەد لێرەوە زانیاریی ئەڵێ مادووشیش بامان شێوە ماوەی 365 ڕۆژە گۆڵی نەکردووە لە خول دەستە خۆش بێ کاک محەممەد کاک کاروان فازڵەڵێ دوێنێ وتم بارسای ئەمساڵ باشترە یانی پار وەڵامت نەدامەوانێ من پێم وایە بارشەی پار باشترە بە چه حکمێ بمبورە وڵا کاک کاروان بەخوا نازانم بۆ وەڵامم نایێتێتەوە من پێم وایە بەرشەلۆنەی پار باشترە
بە حکمی بەهێزی لە ڕادە بەدەری هێڵ یێرشبردنەکەی پار ئەگنا بەرگری چیتیانە گۆڕاوە ناوەندی ژەم ساڵەوە تا پێکانەکان نایڵی تیپەکاستی خۆی پێشکەشکە بۆیە بە قەنەعاتی من بەرشەلۆنەی پار بێستی بۆ تا بەرشلۆنەی ئەمساڵ ئەگەرچی گۆڵپارێزیش گۆڕاوە کاگومێ دەڵێ لە ئارتیتا دوو یاریزانیدانیشان زوبمێندی و دیگەر کێشەی بۆ دروست بوو یاریکردنی مارتینێلی بۆ میارێت زەرور بوو بەڵام ئارتیتا هەڵی زۆر کرد کاگ عەبدوڵڵا کاگ محەممەد تا کێشەی ئەرسناڵ زۆری ئەستێرەیە لە ویانەیە بێ ئەوەی ئیسفادیان لێ بکات ئێکەواتە کابڵە حەلەکەی ئەوەی ئارتیتا لامەن ڕانەرێ بێنن کە بزانێت تەعامل کا لەگەڵ ئەستێرەکانە کاکە سیامەنجان سواس دەکەم کاگاریاڵە چی دێ بە مانسەرێتت ئایا هەر باشە بێدیان بەزەم دویارێ باش بۆ مانسەر هەتاوەکو لەسەرم پلانی شێواز یاریکردنی ڕاستە و خۆیە ئیشکە باشە بێ مانسەر باشەکەی بەتەمای تۆ چی بێم ساڵ بەس بگاتە پاڵانتی ئەوروپی دەستکەوتە تۆ وەرزی ڕابردوو شانزەیەم بوو یا حەڤەیەم بوو شانزەیەم بوو ئێستا ئەم ساڵ بگەیتە پاڵاوانتی ئەوروپی ئەگەر پاڵاوانتەکەی یۆروپالیگیش بێت چامپیۆنزیگیش نەبێت دەستکەوتە کاوە بگاتە چامپیۆنز لیگەوە هەر دەستکەوتێکی زۆر گەورە و تایبەتە کاگەرێ مەڵێ ئازنزمی لیڤەرپۆڵ و مانچستەر سیتی تایارهاتوو ئەرسیناڵ هەموو ساڵێکدا و شوێنە دێت و هیچی تر کاکشکارەڵێ کاریگیان ئەربیلەوە کامیان سەرکەوتون هەردووچیان مادام ئەو شتە تەطبیقەکەن کە یاریزانەکانیان حەزیان پێیەتی هەردووچیان سەرکەوتون مادام ڕۆنگساید ناڕۆن لەگەڵ منهەجی تیپەکەیان و لەگەڵ یاریزانەکانی تیپەکان هەردووچیان سەرکەوتون کاگڕەوەند گلەی هەیە لێ کاگۆران خۆ راپۆرتیان خەن و دەربارەی ئەرسناڵ کاک محەموود لەژێر زەردەخەنە دەکا بۆم دوڕانە دڵخۆشە وەڵی بۆ من ئاساییە بیباتەوە بدۆڕێ زۆر زۆر ئاسایە لە ئەرسیناڵ کاک فەرهاد دەڵێ قسەکانت تاوە بەڵام باوەڕکەم و یاریەک هەڵی زۆری زوبمێندی بوو چێ یاری بە زوبمێندی کرۆ چێ بێ زوبمێندی چاکار ئارتێتە کورە کاکە ساکە هەروون بوو بوو هاوکاریجان بەخوا ساکە هەروون بوو بگرە لێوە شۆ دووەڤەری کرد هەرمان سەر تەوقی ئەرسناڵیان نابوو نیانە هێش بە شێوازی خۆیان یاریگانی مەترسی ئەرسناڵ هەر تۆپە ئۆستاوەکان بوو چیتر بوو مەترسیەکەی لەبەرەوە پەیوەندی بە ساکای باڵی چەبوو باڵی ڕاستەوە نەبوو تۆر بە تۆپی وەستا و مەترسی دروستە کرد کاتە پەیوەندی بە شوێنی یاریکردنەوە نییە ئەوە کاکاروانەڵێ گۆرانگیان کاکاروانەڵێ لە خۆتێک مێ لە بری سیتی وەزەی خراپە تۆ دەوریە بەینا وەکیترێر نایبێ ئەرسناڵە بۆ یاسە دە بۆ 12 خاڵ لە پێش بووە کاک هونەرەڵێ منۆ کاندەرێکی مانچستەر یاسای ئەرسیناڵە یاریە بەرامبەر بۆیان بدۆڕێ ئەمە زۆر ئاسایە لە تۆپ پێدا ئەرسیناڵ ئێستا باشترینیانەی گیانە بە پێی ئەنجامەکانی بە شێکپلی یەکەم چامپیۆنز لیگ و پریمەر لیگی گرتووە دۆڕاندنی بەرامبەر مانچستەر ئاسایی بوو چونکە یانەکە سێشەمەی ڕابردوو گەشتی ئیتاڵیاکردی یاریی ماندووکەری لەگەڵ ئینتەر ئەنجامدا و گەڕایە لەندەن دوێنێشەوە بە ماندووبوون و ڕوبەڕووی مانچستەر بووە سەبارەت بە مانچستەر منەمەش مانچستەر سەردەمی فێرگسۆن بینی لە یاریگای مایکل کاریک بامان شێوازی پلانی فێرگسۆن یاریەکە و مامەڵە لەگەڵ یاریزانەکانی دەکات ڕانەری سەرکەوتوی هونەرجان هەر بەم جۆرە ئەوەی یاریزانەکانی خوازن بەو جۆرە مامەڵی بکەن بەڵام لەگەڵەوەش ئارتیتا بەرپرسیارەتی ئەم شکستەی یەتە سەر نابێ ئینکەی ناباسی مانچستەریشم کرد هاندەرانی مانچستەر ئەندریک بە زاگام لێ هاتیکی کردووە کاکچێنەرەڵێ هێشتا بڕوام وایە کەس نەفەسی ئەرسیناڵی پێ نەبێت چونکە هێشتا کۆدی بەرگری ئەرسناڵ لەشکاو زۆربەی و گۆڵانی لی ئەکرێت سوتفە و بێپلانە چۆن سوتفە و بێپلانە وەڵاو گۆڵانی مانچستەرێکە ئەو گۆڵانی مانچستەر کردوێتی چ گۆڵی دۆرگۆ چ گۆڵی کونها ئەو پەڕیپلانی یاریکردن بوو ئیشکردن بوو لەسەر جێشتنی ئەو شوێنە لەلایەن زوبمێندیەوە چی سوتفە و بێپلانە گۆڵی مانچستەر سوتفە و بێپلانەوە سێ گۆڵی لی کردووە وڵات شێنەرجیان گۆڵی دووەم و سێمیش بالی المەعلوماتێ ئەو پەڕی پلان بۆ داڕێژرا بوو لەسەرەوەی کە لە عومقەوە زەفەر بارسیناڵ بەرن چونکە کەم تەرخەمی ڕۆیە چونکە دوایەوەش کە گۆڕانکارەکانی کرد ئارتێتا هەمووی هەر لە پێناو هێرشبردنا بۆ فەراغی لە دڵی بەرگریا دروستە بوو بۆ چونکە گابرێل وەکو پێویست ناهاتۆ ئێرتیکازەکەت سالی باش تەنانەت لە باڵی هێرشبەریەوەی ویست مەترسی دروستکە حەڤە گۆڵ بە سوتفە لە تیم ناکرێت شێنەرجیان ئەرسیناڵ و کاتە خولی لە دەستدا کە هەفتەکانی ڕابردوومان سی ئەستۆن ڤیلا خاڵیان لەدەست تەمانە جۆرە خاڵ لە دەستدانانە لە خولار بوونی هەیە شیکاری وەرشیم پێشکەشکردن
خواتان لەگەڵ.